هەروادێ و ناوچەی زیاتر لە ڕۆژهەڵاتی مووسڵ ئازاد دەکرێن و خەڵکی زیاتریش ئاوارە دەبن. لە نێوەندی خۆپیشاندانی ناڕەزایی دەربڕیندا پەرلەمانی تورکیا دەست دەکا بە گۆڕانکاری لە دەستووردا. لەگەڵ نزیکبوونەوە لە سوێند خواردنی یاسایی سەرۆکی نوێی ئەمریکا، واشنگتن لێکۆڵینەوە لە زانیاریەکانی دەستێوەردانی ڕووسیا دەکات لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا. خۆشاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنێکشن بەرنامەکە پشکا کوردیا دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن ڕاستەوخوا لە کەناڵی NRT تێوەشاندن. بە سڵاوین گەرم هێزین عێراقی پێشکەتنین باش دکن دشتاری کۆمەڵا دەوڵەتە ئیسلامیدا داعش لە ڕەندەکن ڕۆژهەڵاتە مووسڵی ژ ئەنجامی شەڕانژی سەدان سیڤیلن عێراقی لە مووسڵی ژ ڕەندەکە موثەنە پرە حەڕفیە لەسەر ڕووبارێ خۆسەر دەرباز دکن. لەشکری عێراق لەگەڵ شەڕێکی قورسدا پێشڕەوی زیاتریان کردووە بە ئاراستی باشووری ڕۆژهەڵاتی شاری مووسڵ، بەڵام ئاماژە بۆ دەکرێت هێرشەکان لەسەرخۆ بوون بەهۆی تاکتیکی تیرۆریستانی داعشەوە بۆ بەکارهێنانی خەڵکی سیڤیل وەکو قەڵغانی مرۆیی. بۆ یەکەم جار پاش 12 هەفتەی دەستپێکردنی ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ هێزەکان توانیان بگەن بە کەناری ڕووباری دیجلا. قامت أبطالنا الفرقة الرد السريع. قارەمانەکانمان لە هێزی بەرپەرشدانەوەی خێرات چوونەتە نێو نەخۆشخانەی سەلامەوە و ئێستا ئێمە لە پێشڕەوی داین و هێزەکانمان لە کەناری ڕووباری دیجلن نزیکەی 100 مەتر دوورن لێوەی. سەرکردە باڵاکانی لەشکری عێراقی دەشڵێن ئەوان لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا ڕۆژهەڵاتی مووسڵ لە دەستی داعش ڕزگار دەکەن. حالیان لەم کاتەدا یەکەکانمان دەستیان کردووە بە پاکردنەوەی هەموو گەڕەکەکانی ڕۆژهەڵات لە نەخۆشخانەی سەلامەوە بۆ باشوور. سەدان هاوڵاتی عێراقی ڕۆژی دووشەمە لە گەڕەکی موسەنا هەڵاتن و بەسەر پردە ڕووخاوەکەی ڕووباری خۆسەردا تێپەردەبوون. هەرچەندە ئێستا ئەو ناوچەیە لەژێر دەستی هێزەکانی عێراقیدایە، بەڵام دانیشتوان لە ترسی هێرشی تۆڵەسەرنەوەی داعش هەڵدێن. ئێمە لەبەر تۆپباران هەڵدەین، لەخوا بە زیاد بێت ماڵەکانمان باشن، بەڵام ئێمە لەبەر بردومانەکان هەڵدەین. سەدان کەسیش بەهۆی شەڕەکانی تەلکەیفی ژێردەسەڵاتی داعش هەڵاتون چاوەڕوانی ئەوە دەکەن لێکۆڵینەوەی ئاساییشیان بۆ بکرێت تا لە کەمپەکاندا نیشتەجێ بکرێن. ینی کوشی ماکو. ئێمە لەوێ هیچمان نەبوو، وەکو پێداویستەکانی خۆراک و سوتەمەنی هیچ لەوێ نەماوە. بارودۆخەکە زۆر سەختە، لە شوێنێکەوە ڕامان دەکرد بۆ شوێنێک تا لە کۆتاییدا توانیمان دەربچین. تەلکەیف لەلایەن داعشەوە کۆنتڕۆل کراوە، بەڵام هێزەکانی عێراقی لە ئێستادا دەوروبەریان گرتووە. ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ لە دەستی داعش لە هەفتەی مانگی دەی ساڵی ڕابردوو دەستی پێکرد، بەڵام پاش چەند هەفتەیەک لە دەستپێکردنی ئۆپراسیۆنەکە خاو بووە. کاربەدەستانی عێراقی دەیانگوت پێشڕەویەکان لەسەر خۆیە بۆ ئەوەی هەوڵ دەدەن زیانی گیانی کەم لێ بکەوێتەوە، بەڵام شەڕەکە لە هەفتەی ڕابردوو گەرم و گوڕ بووە. نەتەوەی گرتوەکان دەڵێت هەتا ئێستا بەهۆی ئەو شەڕە 135,000 کەس ئاوارە بوون. کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ پاش 2 ساڵ لە حکومڕانی داعش ڕەنگە ببێتە هۆی کۆتایی هاتن بۆ ڕێکخراوە تیرۆریستیە لە عێراق کە لە ساڵی 2014 ئەبوبەکر بەغدادی ڕێبەرەکەی خەلافەتی ئیسلامی لەوێوە ڕاگەیاند. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا. بە هەزاران کەس لە دانیشتوانی ناوچەکانی ڕۆژهەڵاتی شاری مووسڵ بەهۆی کەمی خواردەمەنی و بەهۆی نیگەرانی ئاسایشیەوە ناوچەکانیان جێدەیەڵن، وەک پامنەری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا ئاماژەی پێکردووە، هەندێکیان ڕوو لە ناوەڕاست و هەنێکیشیان بەرەو باشووری عێراق دەڕۆن. ڕۆژانە بە هزاران هاوڵاتیان باژارێ مووسڵێش بەر ترس و برسێ ئاوارەت بن و هەنێک ji wan qesda başûr û naverasta Iraqê dikin û hinek diçine kempa Xazir û Hesenşam bi goreyî lêdwanên wan dayne dengê Amerîka ku niha ew deverên hêne azadkirin jiyan lê ya berdewam nabîtin û heta êmnahî berqerar nebîtin û xelek bivegerîte ser mal û milketên xwe û dezgehên حكومي بهنا ذاكرن. والله أنا جاي من الجوير بداية الأمر. أجا جوير للسبيك هاتم جبري صالوني وكي أزل تاخا وحدة بوم دناف مالا برايخو وچند جارن دولتا إسلامي قوت نمن جمالي دركفا من قوت أز درنا كفم أفا مالا بابي منه حتى إيرو لدم قارمان هاتين وحدة رزگار كرين جتاخا انتصار هاتين بوده وان قارمانا ومالا من يل جويره. فريد نطلع لبغداد. از جتاخي كرامة ما دفيت ام بتشينا بغداد حتى موصل ايمن دبيتن ام دي فجرين بأنا هي خديش بركو موصل جناف شوية وجان لينينا وحتى ايمن بيتن ام دي فجرين بأنا هي خدي. حسين خليل نينر دزگه خيرخازي مروفايتي ديارتيات كو روجانه زاد گرم او پیشکشی هزاران خلک سویل دکن
لە خاڵا بەرتڵەر ڕۆژهەلاتێ باژارێ مۆسڵێ و دیارکەتن و یەکەم هاریکاری بگەهیتە ئاواران فەرە زادێ گەرم بیتن. تقوم مؤسسة الإغاثة الإنسانية دەستگەها خێرخوازیە مرۆڤەهی بە پێشکەشکردنا ئالیکاریان بۆ پەنابەرن مووسڵێ و دەردۆرێ ڕادبە. ئەف پرۆژەیەکە کو ئەم خواردنا گەرم پێشکەشی خەلکێکن کوژ دەڤەرێن ئازادکری هاتنە ڤر. خاڵە حەمەدانیە و مەژی لەڤر بنگە هەدامەزراندنە دا کو ئەم خواردنا گەرم پێشکەشکن. هەر ڕۆژ دناڤەرە 2 تا 3 هزار پەنابەر ئەم پێشوازی دکن. هەجی گوتنەیە و هەر ji destpêka operasyona rizgarkirina bajarê Mosilê û heta niha bi hizaran xelk aware bûyne başûr û navarasta Iraqê û li kempên derdorên deşta Mosil. Kawa Umer dengê Amerîka, Mosil. پێم وایە دەزانیت عێراق بریتە لە کۆمەڵگەیەکی ئالۆز. نمونە لەسەر ئەو هەڵانەی ئێمە کردومانن پێم وایە مەزەندەکردن و هەڵسەنگاندنمان نەبوو بۆ ئایندەی ڕێبەرانی عەشرەتەکان لە عێراق. ئەمە هەمووی دەکەوێتە سەر ئەوەی چۆن پێناسەی سەربەخۆیی دەکرێت. وڵات پێویستە لەگەڵ تێپەڕبوونی کاتدا پێک بهێنرێت. ji encamê şerê derxistina Daeş ji Mosilê jimareka malbatan endamên wan jêk winda bûne. Peyamnêrên me lê herêmê radgehînin ku gelek malbat jêk veqetiyane piştî hinek endamên wan reviyane herêmên dî û hinekên dî di Mosilê de asêmane. سوهەیب فارس و هاوسەرەکەی هەرچەندە مووسڵیان بەجێ هێشتووە و لە گۆڕەپانی شەڕی نێوان داعش و سوپای عێراق دوورکەوتونەتەوە. بەڵام ئەوان لە دۆخێکی دەرونی خراپدان و هێشتا دڵیان لە مووسڵە بەو پێی شەڕ لە منداڵەکانیان دای بڕیون و منداڵەکانیان لە گۆڕەپانی شەڕ بەجێهێشتووە. طلعت من الموصل بالإسعاف بە ئۆتۆمبیلی فریاگوزاری لە مووسڵەوە دەرچووم هێنایانم بۆ هەولێر ڕازی نەبوون کە مناڵەکانم لەگەڵ خۆمدا بهێنم مناڵەکانم لە مووسڵمانەوە و من و ژنەکەم و بە مناڵێکی ساوەوە هاتین بۆ ئێرە هاتین بۆ نەخۆشخانەی هەولێر بەهۆی زاماری قاچمەوە دواتر گوازرامەوە بۆ سلێمانی و لەوێ دکتۆر نەشتەگەری بۆ کردم و ئێستا مناڵەکانم لەوێن و منیش لێرەم. سوهەیب لە کاتی هەڵاتندا بریندار بووە و توانای ڕێکردنی نییە بەڵام ئەو خۆی لەبیر کردووە و لەگەڵ هاوسەرەکەیدا هەمیشە بە تەلەفۆن بە دوای چارەنووسی منداڵە بە جەماوەکانیدا دەگەڕێن. دوو کچ و کوڕێکم لە مووسڵن ئێمە لێرە سەرمان لێ شێواوە و مناڵەکانیشم لەوێ سەریان لێ شێواوە نە ئاو هەیە نە غاز هەیە هیچ نییە وا بۆ 20 ڕۆژ دەچێت لێرەین ڕۆژێک پەیوەندیمان پێوە دەکەن بەڵام کەس دیار نییە دەبڕۆ ئەو شتانە بهێنە کەس ئەو شتانە ناهێنێت پەیوەندیان پێوە دەکەین وەڵام نییە. پێچەوانەی سوهەیب و هاوسەرەکەی لە نێو کامپی ئاوارەکاندا چەندین مناڵی تر هەن کە شەڕ لە دایک و باوکیان دای بڕیون. هذا الكم يوجد في عوائل نزحت کۆمەڵی خێزان لێرن کە ئاوارەبوون و مناڵەکانیان بەجێهێشتووە ئێستا خێزانێک لێرن کە 3 منداڵیان هەیە و لەوێ بەجیان هێشتووە خۆیان بەتەنها هاتون هەروە خێزانی واش هەن بۆ نمونە خێزانێک بەبێ منداڵ و مێردەکەی بەهۆی بردومانی فڕۆکەکانەوە لێرن. بەپێی ئامارێکی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق 167,000 کەس بەهۆی شەڕەوە ئاوارە بوون و نزیکەی ملیۆنێک کەسیش لە سنووری دەسەڵاتی داعش ماونەتەوە و لە دۆخێکی مرۆیی خراپدان. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. خەڵک لە تورکیا دەستیان کردووە بە خۆپیشاندان دژی ئەو گۆڕانکاریانەی لە دەستوری وڵاتەکەدا بەڕێوەن زۆربەی نیگەرانیەکانیش سەبارەت بە کۆکردنەوەی دەسەڵاتەکانە لای سەرۆکی تورکیا. پارتی دادوگەشە پێدانی فەرمانڕەوایی تورکیا دەخوازێ سیستمی فەرمانڕەوایەتی لە وڵاتەکەدا ببێتە سیستمی سەرۆکایەتی لە دەمێکدا دەنگە ناڕەزاکانیش دەڵێن ئەگەر سیستمەکە بووە سەرۆکایەتی زیانی گەورە لە دیموکراسی وڵاتەکە دەکەوێت و فرۆشتنی ئاویش نابێت بە خۆڕایی. لە نێوەندی ناڕزایی ڕایگەشتی تورکیادا پەرلەمانی وڵاتەکە دەستی کردووە بە توێژێکی دوو هەفتەیی لەسەر دەستورێکی نوێی مشت و مڕ لەسەر کە بە مەبەستی فراوانکردنی دەسەڵاتەکانی پۆستی سەرۆکایەتی تورکیایە. لە دەستوری نوێی تورکیادا بۆ یەکەم جارە دەبێت سیستمی فەرمانڕەوایەتی ببێتە سیستمێکی سەرۆکایەتی.
vatandaşın sesine kulak vermelerini istiyoruz. دەبێت گوێ لە دەنجی خەڵک بگرین و ئێمە ڕێژیمێکمان ناوێت تەنها یەک کەس فەرمانڕەوا بێت جا هەر کەسێک بێت نامانەوێت سەروەری پارلەمان و سەروەری خەڵک لە دەستی خەڵک بسەندرێتەوە بخرێتە دەستی تاکە کەسێکەوە ئێمە خۆپیشاندانی ناڕەزاتی دەکەین هەرچێکمان لە دەست بێت دەیکەین بێگومان دەنگدانیش زۆر بە ڕاشکاوی ئەم سیستەمی سەرۆکایەتیەمان ناوێت سیستمێکمان ناوێت تەنها یەک کەس فەرمانڕەوا بێت. ڕەجەب تەیب ئەردۆغان کە 14 ساڵە باڵی کێشاوە بەسەر بواری سیاسی تورکیادا زۆر دەمێکە هەوڵی بەدەستێنانی دەسەڵاتی زیاتری سیاسی دەدات و باسیش لەوە دەکات سەرۆکایەتیەکی بەهێز یارمەتی گەشەکردنی تورکیا دەدات. هیوادارین ئەم پرۆسەی گۆڕانکاریە بێتە مای خێروبێر بۆ پەرلەمان و بۆ گەلی تورکیا دەستمان کردو بە تاوتوێکردنی گرنگترین شتێک لە مێژووی کۆماری تورکیادا بە ئامانجی بەهێزکردنی دیموکراسی و خواستی نیشتیمانی و فرێدانی پاشماوەکانی ڕژەمی چاودێری. بەرنووسی ئەم دەستورە نوێ پێویستی بە 330 دەنگی پەرلەمانتارانە. پارتی داد و گەشەپێدان هێشتا پێویستی بە 14 دەنگی ترە بۆ پەسەندکردنی بەرنووسەکە لە پەرلەماندا هەرچەندە ئاماژەکان وها نیشان دەدەن کە پشتیوانی پارتی نەتەوەیی وڵاتەکە مەهاپە بەدەستبێنێ بەڵام پارتی سەرەکی ئۆپۆزیسیۆن جاهەپە ترسی لە کۆبوونەوەی ئەو هەموو دەسەڵاتە هەیە لای ڕەجەب تەیب ئەردۆغان. بۆ ئانایاسا دەیشکلی لە جپ ئەم گۆڕانکاریانە لە دەستوردا ململانی نێوان جەهەپە و ئاکەپە و مەهەپە و هەدەپە نییە ئەمە ململانی نێوان ئەوانەیە کە دیموکراسیان دەبێت و ئەوانش کە دیموکراسیان ناوێت ئایا ئەم گۆڕانکاریانە لە دەستورە ژیان و گوزەران هەرزان دەکات ئاو دەکات بە خۆڕایی کۆتایی بە تیرۆریزم دێنێت دیموکراسی بەهێز دەکات یان ڕژێمێکی سەرکوتکار دێنێتە ئاراوە. شارەزا لەو بڕواایەدان گۆڕینی دەستور بەو شێوەیە ئاکەپە داوای دەکات نابێتە مای بەهێزکردنی پەرلەمانی تورکیا هێندەی ئەوەی دەسەڵاتەکان لە نێوەندی جێبەجێکاردا کۆ دەکاتەوە. دەشڵێن گرفتەکە هەر لەوەدا نییە ئەندامانی کابینەی حکوومەت لەلایەن سەرۆکەوەدا دەنرێت. شتە تایبەتەکە لەوەدایە لەلایەن ئۆپۆزیسیۆن و پسپۆر و شارەزایانی یاساییەوە ناڕزایی و ڕخنە هەن سەبارەت بە دانانی دادوەر لەلایەن سەرۆکەوە کە هاوکات خۆی سەر بە لایەنێکیش بێت وەک دەگوترێت ئەم دوانە پێکەوە ناگونجێن. بەپێی ئەم بەرنووسی دەستورە نوێیە سەرۆکی تورکیا دەتوانێت وەک ئەندامی لایەنێکی سیاسی بێت و پرۆژەی بودجە پێشنیاز بکات و هەروەهاش بارینە ئاسایی لە وڵاتەکەدا ڕابگەیەنێت. تورکیا ئیشغال altında. تورکیا داگیر کراوە ئەوانەی بەرپرس بوون لە تەقینەوەکان و پێکدادان و چەک ئەوانن ئەمڕۆ لە دەسەڵاتدان ئەم هەموو ئاسایشە بۆ هەیە ئایا شەڕ ڕوویداوە دەمەوێت بە بنکەکانی پشکنیندا بڕۆم و بگەمە بەردەم پەرلەمان بەڵام پۆلیس ناهێڵێت ئەمە چییە لە وڵاتەدا ڕوودەدات شەڕی ناوخۆیە؟ ئەگەر ئەم دەستورە نوێ لە ڕفراندۆمدا دەنگی پێدرا کە دەشێت لە بەهاری داهاتوودا بکرێ ئەوە ڕەجەب تەیب ئەردۆغان دوو گەڕیتری سەرۆکایەتی لە بەردەمدا دەبێت واتە تا ساڵی 2029 سەرۆکی تورکیا دەبێت. هەبوو ناپاکێکی دناف ئەردی عێراقیدا ئالۆزیەک دەم درێژە بە هاتنە داعش پاکێکی خۆگەهاند شنگالی مەخمور و کەرکووکێژی و هەپانەها مانە و بەشداری شەڕی لە دژی داعشدا کرنە مانە پاکێکی لە شنگالی ناڤەڕۆکێ دانوستاندنین سەرک وەزیرێ تورکیە بوو دسرەدانە بەر چەند ڕۆژاندا ji بۆ بەغدا و هەولێری پرسیار ئەوە چما هەبوو ناپاکێکی لە شنگالێ دەبا ئالۆزیا ئەنکەرێ و هەولێری ئەم vê pirsê arasteyî Dr. Can Roj keleş dikin lê kolere li zankoya Middlesex li Londonê ew bi Skypeê rastoxan hat digel me ya Dr. Can Roj silav em tim vê pirsê dikin eger pekekê li Qendîlê hebe li Mexmûrê hebe li Kerkûkê hebe çima daxwazkirina daxwaza derxistina wan bi tinê li Şingalê bibe wê bêkirin. روش باش و کنفلیکت هنی نابر کردان نینه و کنفلیک هرمی کنفلیک هرمیه یعنی PKK لقاندیله یعنی شنگاله یعنی کرکوک او پروبلم پرینه و پروبلم دولتین ناوین روشلات یعنی ترک عراق ایران او هفدو و شهر تاختیک لکردستان و لسوریه دکن او هفدو و شهر دکن و شهری لکردستان و لسوریه دگری ترکیه عراق و ایران دخوازن که پارتیا کردان به هفتو و شهر بکن اون انرژی خا تشتک دنی همو انرژی خا واندا بکن نه شنگال پر مهمه به اکه و به PKK و PYD و یتنی و چما شنگال نزدیک اکه نزدیک روجاوایه
ku Türk û yanzî hikûmeta Sûrî dikan şer bike bi rojevê vêva ew YPG yanzî PKK yanzî PYD ew dikanin her çiyayê Şingalê wê derê kampêxa çêbikin û hemberê Türk û Sûriyê dikanin şer bikin. دکتۆر بالێ ئەم تشمات بێژی کانی شنگال چەند گرنگە ji PKK را û çima hem Herêma Kurdistanê Iraqê hem Tirkiyeyê daxwaza derxistina wan bikin lê niha behs tê kirin tê gotin ku danûstandin bi PKK re tên kirin li ser hindê ku şengalê bê kêşa bê alozî vala bikin ji şingalê derkevin wê beramber çî PKK şingalê vala bike. I couldn't get your question, sorry. Balê yanî PKK çi dixwaze heta şingalê heta ji şingalê derkeve? PKK dibe ku na ez dikanim li Şingalê derkevim ku wê derê quvvetên Yezîdiyan dikanin quvvetê Yezîdî çêbikine ew dikanin îdarê xwe bikin wê sirê ez dikanim derdikevim li Ekê da li Şingalê da. Va tenîkî polîtikaya wek yêke. Wekidinê PKK dibe ku hûn tel êrişê dijî rojevayê mekin wê sirê problema me nîne ku ez li Şengalê biskinim. Yani du tane tişte yek li ser Yezîdî û yeksî li ser rojevayê. Balê دکتۆر یعنی ئەم دەبینن ku PKK di her cihekî de heye niha jî û mesela ku te gotî bûye pirsek nebitinê Tirkiye yan Herêma Kurdistanê pirsek diyar e pirsa Sûriye pirsa welatên dî û deverên diğer jî. Di Tirkiye di nav Tirkiye da çima Tirkiye vê pirsê yani nikare çarser bike heta bi şer jî. Li nav Tirkiyeyê de niha ve hikûmeta Erdogan ku ew li nav xevinê rodane vana hatin hikûmetê wê derê fikra împaratorê Osmanî wan dixwast çêbikin. Wan dixwast ku înflusa xwe hemû li ser navîna Rojhilat habin. Paşê wê derê problem derket li Sûriye problem derket li Misrê sorin problem derket bi Iraqê niha problemekî xwazî pir mezin heye problema Kurdiye Kurdan ew nikanin vî problemî bi aşîtî çêbikin ku aşîtî bûse wê sirê têkiliya înflusa AKP'yê tenîkî dadikevî jêr ew dixwazin ku li hemû li hikûmetê bibin ku têkiliya înflusa xwe li ser Tirkan bigirin sabitî wê hemû dijwariyê Kurdan dikin hemû şer bi hemberê Kurdan dikin waqtînê Balê Dr. Can Roj Keleş ji Londonê rastexwe digel dengê Amerîka bam gelkî spîasa dikin Dr. Dest xweş. لە درنگانێکی ڕۆژی دووشەمەوە تا ئەمڕۆ سێشەممە خەڵکێکی زۆر لە فڕۆکەخانەی ئەتاتورک لە ئەستەمبول ماونەتەوە. کاربەدەستانی هێڵە ئاسمانیەکانی تورکیا سەدان گەشتی فڕۆکەیان هەڵوەشاندۆتەوە بەهۆی بەفربارینێکی زۆرەوە و ڕێگەش نەدراوە هیچ فڕۆکەیەکی هێڵە ئاسمانیەکانی بیانی لە فڕۆکەخانەکە بنیشتنەوە بەڵام کاربەدەستان باسییان لەوە کردووە لەوانەیە هەر ئەمڕۆ درنگانێک لە فڕۆکەخانەی ئەستەمبولەوە نزیکەی 300 گەشتی ناوخۆیی دەست پێبکەنەوە. û îraniyan wexera dawî li serokê xwe berê Ekber Haşimî Rafsancanî kir. Rêberê Olî Ayetullah Elî Xamenî li pêşiya hezaran behîdaran bû li zankoya Tehranê di rêw rismên veşartina Rafsancanî de. Ew li roja yekşemê di jiyê 82 saliyê de wexera dawî kir û bi nexweşiya dilî. خواندنگاه و ئۆفیسên حکوومەتی گرتی مانە di behiya sê rojî de ew ê bê veşartin li goristana ku rêberê şoreşa îslamiya 1979 yê Îranê Ayetullah Ruhollah Xumeyni lê veşartî li sala 1989 heta 1997 Rafsancanî serokê Îranê bû ew rêkxerê hêza yan daxwazên hevalekî nêzîkî Xumeyni bû helbeşî rêzvanekî nêzîkî Xumeyni bûye û hikûmeta wî jî sengiya wê li ser vejandina aboriyê Îranê bûye piştî
هەشت ساڵین شەڕێ دیگەل عێراقی. لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش سەرۆک ئۆباما وتاری ماڵاوایی خۆی پێشکەش دەکا لە درەنگانێکی ئەمڕۆ سێشەممەدا. سەرۆک براک ئۆباما بەر لە پێشکەشکردنی ئەم وتاری ماڵاواییە باسی لەوە کردووە لە کاتی نووسینی وتارەکەیدا بیری لەوە کردوێتەوە کە بەر لە بەجێهێشتنی کۆشکی سپی وەکو دەرفەتێکە بۆی بۆ سوپاسکردنی هاوڵاتیان بۆ ئەو بووە ڕەقسانەی خەڵک بووە لە گۆڕینی ئەم وڵاتە بەرەو باشتر لە ماوەی 8 ساڵی ڕابردوودا. لەگەڵەوەدا 2 هەفتە کەمتر ماوە بۆ ڕۆژی سوێن خواردنی سەرۆکی نوێی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە واشنگتن دەستکراوە بە لێکۆڵینەوەکردن لەسەر راپۆرتێکی تایبەت بەو زانیاریانەی لەسەر دەستێوەردانی رووسیا هەن لە هەڵبژاردنەکەی مانگی 11 سەرۆکایەتی ئەمریکا. هاوکاتی ئەوەی ئامادەکاری بەڕێوەیە بۆ گرنگترین ڕێڕسمی ئاهەنگی واشنگتن بۆ گواستنەوەی دەسەڵات بە ئاشتیانە کاردانەوەکان بەردەوامن لەسەر راپۆرتێکی دەستگای هەوڵگەری ئەمریکا کەوا سەرۆکی رووسیا ڤلادیمیر پوتین فەرمانی هەڵمەتی پەلاماری سایبەری داوە بە مەبەستی یارمەتیدانی سەرکەوتنی دۆناڵد ترامپ. راپۆرتەکە زۆر ڕوونە. یەکەم ڕووسەکان هەوڵیاندا دەست بخەنە ناو پرۆسەی هەڵبژاردنەکەوە. پەلاماری ئەلکترۆنی هاکردن کەوا ڕووسەکان ئەنجامیاندا بەشێک بوو لەو هەڵمەتە و خواستێکی ڕوونیان هەبوو لە ئاکامەکەی. سەرۆک ئۆباما گوتی توانای حکوومەتێکی بیانی بە هەند وەرنەگرت بوو بۆ دەستوەردان لە پرۆسەی دیموکراتی ئەمریکا. ڕووسەکان ویستیان دەستێوەردن و هەر ئەوەشیان کرد. ڕۆژی هەینی سەرۆکی داهاتووی ئەمریکا دۆناڵد ترامپ زانیاری پێدرا لەسەر راپۆرتەکەی هەواڵگەری. پرسیار کرا ئایا ترامپ دەرەنجامی راپۆرتەکەی قبول کردووە. ڕاوێژکاری باڵا کلیان کۆنوەی با کەناڵی NBC گوت کەوا رووسیا سەرکەوتوو نەبووە و ترامپ بە شێوەیەکی ڕەوا و دروست سەرۆکایەتی بردەوە. ترامپیش لە ڕێی تویتەرەوە گوتی راپۆرتەکەی هەواڵگەری ڕایگەیاندەوە کە بە تەواوەتی هیچ بەڵگەیەک نییە کەوا بڵێت هاکردنەکە کاری کردبێتە سەر ئەنجامەکەی. هەفتەی ڕابردوو سەرۆکی هەواڵگەری شایەتیدا کەوا ڕووسەکان لیستی ژمارەی دەنگەکانیان نەگۆڕیوە بەڵام ئەوان ناتوانن بڕیار بدەن داخوا کردارەکانی مۆسکۆ کاریگەریان لەسەر دەنگدانی ئەمریکا بووە. لە هەمان کادا بەڵێنەکەی ترامپ بۆ چاکردنەوەی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا رووسیا بۆ هەیە بە هەنگاوێکی هەردوو حیزبەکە لە کۆنگرێس بنکۆڵ بکرێت. هیچ گومان لەوەدانە کەوا ڕووسەکان هاکیان کرد و پەلاماریان دا و زانیاریان دزی و پاشان دژی ئەمریکا بەکاریان هێنا و ئێمە پێویستە سزای تونتریش داسەپێنین. گومان لەوەدا نییە کە ڕووسەکان ئەم کاریان کردووە بەڵام ڕەنگە ئێرانیەکان و چینەکانیش لە ئایندەدا ئەم کارە بکەن. ئەلبەتە ئیمڕۆ دیموکراتەکان بوو سبەی نێکۆماریەکان دەبێت ئەگەر ئێمە ئەم کارە ڕانەگرین. ڕووسەکان بە بەردەوام نکۆڵیان لەوە کردووە کە هیچ ڕۆڵێکیان بوو بێت لە هاکردن یاخود بڵاوکردنەوەی زانیاری سەرچاوەکانی پارتی دیموکرات. ئەندامên دموکراتên civata nûnerên Kongresê Amerîkî hûşdarî didin rêberên komaryan ku ew ê rastî astanga bibin li ser qanûnên cizakirina endamên mîdya civakî bikartînin ji bo nîşandana rûydanên di nav Kongresê de. Panêlên mîdya civakî bersiva nîşandana rastexweya nerazîbûna demokratan bû havîna par li dijî yasayên kontrolkirina çekan di Kongresê de. لە هاوینابووری بۆ کۆنگرسی ئەمریکا خویابوو کو ئەو دیگەل پێشڤەچوونên تەکنەلۆجیا ناچن. دموکراتا بەرهەڵستیارên مایا کرد لە دەما کۆماری کامێرە ڤەمراندن دا ناڕازیبوون نەئێنە بەڵاv kirin. سیناتۆرێک کۆماری سکات پیترس bi kamera telefona xwe zindî civîn belav kir. Diviya xek li bûçûnên me li civata nûêneran haydar bin û divê cîhan bibînît. Ev e demeka giring e dîroka Amerîka da. لە دەما ڕێبەرەتیا کۆماریان خۆ ئامادە دەکرد بۆ خۆ لە 115 کۆنگرسی هیوی جارەکاتی بۆ ئازادیا بکارهێنانا میدیا civakî naîne bicehkirin. Li gor rênmayiyên civata nûneran amerên elektrînî herdem di nav civînan da qedeğekiribûn û niha bikarhênana amerê elektrînî $2500 ciza li ser heye. Serokê civata nûneran Paul Ryan dibêjit guharîn dê alîkar bin bۆ cihkirina sîstemekê ku endamên civatê karê xelkê nekin. لێ ئەندامێ دیموکرات جان لویس دەبێژێت جزا زێدەگاڤیە بەسەر ئازادیا بیرۆڕایە. نە کۆنگرس و نە کەسێک و نە کۆمیتەیەکشیان هەیە بێژمە هەلوەست و ئاخەفتنا و ڕاستیان نەبێژن دەسەڵاتێ. مەماف هەیە بۆ چونên me cuda bin û dijî rastiyan nerazî bin. ئەمریکی داخوازا پتر ڕوونی و زەلالiyê dikin. Dengderên genç mîdya civakî pitir gir û belav dikin lewra divê kongres çareseriyeka navincî bibîne. Ev renge peywendiye pir û lezgînin
نەبتەنێ ڕێبەرایەتی لەسەر نەڕازیە لێ قبول ناکەن و نزانن چاوا سەر بێخن بتنێ ئەو قەدەغە دکن. سەرۆکی هەڵبژارتی دۆناڵد ترامپ تویتەرێ بەکارتینێت وەکو ڕیەکە سەرەکی بۆ پەیوەندیکردنە دەگەڵ خەڵکی ئەمریکا و شارەزای میدیا جوواکی جاش کاردینال دەبێژن وا هەیە جوداکردنا سیاسەتێ ji میدیا جوواکی زۆر درەنگ بێت. لە دەما دینامیکیە جیهانی خورتر دەبیت کۆنگرێسا me ڕێبەرên me divê لە ڕێیەندی بگەڕین بۆ سەناهیکردنا پەیوەندیان دەگەل حکوومەتا me û dەگەل xelkê me. کۆنگرسی ئەمریکا ئەوە کوماری تێدا باڵا دەست و وێکاری بۆ گوهرینên mezin bikin li dema dîmokrat wê destberdارî bikarînana mîdya civakî bin û cizayên nîl serdanin. Endamê komariyê Kongresê Scott Peters dibêjit eger çariyê dî nebin serêderiyê digel vê pirsê bikin û berbenda li ser pirsên giring danin ez bawer dikim wê carek hadî belavkirina rewşa kombûnên Kongresî bînî nebe. فلیمێکی نوێی کوردی لە دەرهێنانی ئەکرەم حەیدۆ باس لە ژیان و گوزەرانی خەڵکی سووریا دەکا لە ساڵی 2011ەوە تا 2016 و گێڕانەوەی بیرەوەریەکانی خودی دەرهێنەری فلیمەکەشە لە ناوچەی سەریکانی و ئەو وێرانکاریانەی داعش جێی هێشت. ئەم فلیمە خەڵاتی ڤێستیڤاڵی ساڵی 2016ی دهۆکی بەدەستهێنا. چیرۆکا سووری بەری ساڵا 2011 و دەستپێکا شەربێ هەموو ڕەنگین خوێ ژیانەکە هەڤبەش و ڕەنگین دیار دبوو و جڤاتا کوردی بخۆزاییە خوێ دێ پاخلا باکووری سووریە دە عەرەب ئەرمەن چەرکەس ئاسوور و کلدان دە هەمبێزا خودە هەلدەگرت. وسا دەرهێنەرێ کورد ئەکرەم حەیدۆ دە فیلمی خوێیê nû de bihişta min vê çîroka jiyanê dibêje. Yani sala heştê û niha de bû. فۆتۆکی me wênakî me hevre hebû li ser wî wênî hemû xelkên serêkaniyê yani dikar bê temsîliya serêkaniyê ya Mezopotamiya ya Kurdistanê giş li ser bûn yani. Bajarokê serêkaniyê got du beş bûye û hatiye perçekirin di nav Tirkiye û Sûriye de mîna piraniya bajarokê Kurdên Sûriye lê civakeke aram û tije jiyan dûî bajarokî de hebû berî êrîşa kesên tundiraw li ser bajêr û tarûmarkirina xelkên wî bajarokî. Ekrem vê jiyanê bi kamêra xwe tîne berçavan. Got ji cem arayê Ermenî dest pê dike û çîroka jiyana gelê Sûrî bi giştî li ser zimanî wî dibêje. Yani bo min ara temsîliya xelkê Sûriyê gişî dikir û hilata navê gişî dike yani hem erdêwî û ciyê çê kiribû ciyê ava kiribû li ser wî sînorî bû yani tam erdêwî li ser xetê bû yani navbera wî xetê de navber tune nebû yani digihîşt xetê. Ekremê piştî salên dûm û dirêjê li dervî welatê got li Almanya dijî hîna jî çaviyê li welê te û dixwaze çîroka xwe li ser rasteqîniya jiyana welatê xwe ava bike. Nîşandana film Rojava yani dikaribê seranserî Rojava ji dêrikê hetanî Kobanê Efrîn ji ber rewşek taybet deyî ew nîşandana vî filmî bi vî awayî li wê de ji bo min bi xwe wek tu bê film gihîşt armanca xwe. Filmê bihişta min beşeke ji jiyana Sûrî û gelê Kurdê tîne ser perda spî. Got mîna hêviyekê ji jiyaneke birûmet û serfiraz got aramî û aştî di navê xelkê Sûriye de dîsanê vegere û jiyan ji nû ve dîsanê dest pê bike. Luqman Ehmed, Dengê Amerîka. دەخیل ئەلبەتە قەیرانی سووریا یاخود لە 2011ەوە هەتا ئێستا و چەندی تریش دەخایەنێ بابەتی چەندان فلیمی هەم دۆکمنتاری و هەم فلیمی هوەری تریشە هەر ئەوە نییە بە تەنها ڕەوش و گوزەران و ژیانی خەڵک بەڵکو و ڕووداوەکان خۆیان پەیوەندیەکانی نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بۆ نمونە شەڕەکان ئەمانە هەمووی ببنە بابەتی فلیمی گەورە سەرنجڕاکێشی ئەوە بەڵێت تو دبینی ناوی فلیمی بەهشتا منە لە جیهەکی وێرانی تێدایە نێکاتەکە ئەمە گەڕانەوەیەکە بۆ زێدی هەر کەسێکی لێ هەرێمێ چیرۆکێک هەیە چیرۆکەوان بکارانە بە فلیمێکی سەرکەفتی ئەوە بەرنامە کورد کۆنێکشن یا ئیرۆ بوو هەتا ڕۆژاینی دیگەینەیەک خۆدا حافیز بەرشان هەر شاد